مێژۆنووس سمکۆ بەهرۆس بابەتێک بە ناونیشانی ڕۆکی خۆرسکی ئاوەیەکانی کەرکووک ئەخاتەڕۆ. گەنجێوی و جۆی کێوی شتەکانی کرد بژووریەکانی کرد شەڕەوە لەگەڵ خۆیدا بایەخەکانی پشت و کاڵیش توانیەتی ئەو بژووریا و ئێمە لە ڕابردوودا کە پێش 2 ساڵ پرۆژەی ئینسایکلۆپیدیای کەرکووکمان خستە ڕوو پێی ئەو ئینسایکلۆپیدیا پێویستی بە چاپی دووەم هەیە و جێبەجێکردنی ئەم چاپەش پێویستی بە هەڵسانە لە فراوانکردنی ئەو پرۆژە بە تایبەتی لە بەرگی جیۆپۆلیتیکی پارێزگای کەرکووکدا کە ئێستا ئەو پرۆژەیە کاری تێدا دەکەین لە 3 تەوەردا تەوەرێکی گوند و لادەکانی پارێزگای کەرکووکە تەوەرێکشی گژوگیا و درەخت و دەوەنە خۆرسکەکانی پارێزگای کەرکووکە لەگەڵ باڵندە و پەلەوەڕکێوەکانی پارێزگای کەرکووک ئەمە هەمویان لە چوارچێوەی جیۆپۆلیتیکی ژینگەی و سروشتی پارێزگای کەرکووکدا خۆیان دەبینەوە بۆیە لە ئێستادا کارکردن لە پرۆژەی ئەو گیا و درەختە خۆرسکانی کە لە پارێزگای کەرکووکدا ڕواون ڕێژەیەکی زۆری تێدایە بەرهەمێکی گرنگی دەتوانم بڵێم ژینگەییە کوشت و کاڵیە بۆیە لە ئێستادا لەم ڕۆدا لەم کۆڕەدا هەوڵ دەدەم ئاماژە بە گرنگی ئەو گیانە بکەم یا ئەو درەخت و دەوەنە خۆرسکانە بکەم کە لە پارێزگای کەرکووکدایە و شرۆڤەی لایەنە چاک و خراپەکانی ئەم سەرچاوە کوشت و کاڵیە و هەروەها لایەنی گرنگی لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی ژینگەیەوە لە ڕووی بەکارێنانی مرۆڤیەوە لە ڕووی بەکارێنانی ئاژەڵیەوە پاڵکانەی کوردی چەورکە ئەو جۆرە تۆیەکە تەنانەت لە شارستانێکی مامۆستا سمکۆ یەکێکە لەو نووسەرانەی بە شێوەیەکی زۆر فراوان و ئینسایکلۆپیدیایی لەبارەی کەرکووک و کەرکووکناسی ئەنووسێ بەڕاستی نووسینی بابەتێک لەبارەی ڕووەکە خۆڕسکەکانی پارێزگای کەرکووک و جوگرافیای کەرکووک کارێکی ئاسان نییە. ئەم بابەتە کە مامۆستا بەوردی لە کۆڕەکەیە باسی کرد گرنگیەکی هەمەلایەنەی هەیە یەک لە ڕووی ژینگە و سروشتەوە مەسەلەن تۆ بەوە ئاشنا دەبی کە ئەم جوگرافیایە چه جۆرە ڕووەکێکی تێدا دەڕوێ و چۆن بتوانین پارێزگاری لێ بکەین بەڕاستی پەیوەندیکی زۆری بە بابەتی ژینگە و تێکچوونی بارودۆخی ئاو و هەوا و ژینگە. بە بڕوای من تۆمارکردنی گژوجیاکانی سنووری پارێزگای کەرکووک ئەوانەی کە خۆڕسکبن و لە بەزۆری لە بەهاران ئاشین دەبن کارێکی هەم زانستیە هەم مێژوویە هەم ژینگەییە. ئێمە لە ڕووی زانستیەوە سوودێکی زۆری لێ دەبینین لە ڕووی ژینگەیی و لە ڕووی ژیانداریەوە سوودێکی زۆری لێ دەبینین چونکە هەموو ئەو ڕووەکانەوە وەکو سامانێکی نەتەوەیی و نیشتیمانی وان بەڕاستی ئەمە کارێکی خۆڕسک و ئاسایی نییە. پاشان ئەکرێ بە لێکۆڵینەوە لەگەڵ جۆری خاچی جوگرافیای کەرکووک ئێمە گەشە بە ڕووەکی خۆڕسکی پارێزگای کەرکووک و جوگرافیای کەرکووک و گەرمیان بدەین چونکە دوجار ئەمە بەشێکە بێت لە پێکهاتەی ژیانی زیندەوەران لەم جوگرافیایەدا. ئەم بژووجیا درەختە خۆڕسکان